دموکراسی دا بلندبونک چه بده. Era Radio Tengigela. لەرکێوی سەرمانن سلااوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان بەرمەتی هاوکارانم ڕۆماڵێکی تایبەت بە هەڵبژاردننی شارەوانەکانی باکووری کوردستان و تورکیاتان ئەمڕۆ لەگەڵ دەکەین میوانی تایبەتمانە بێ لە باکووری کوردستانەوە لە باشووری کوردستانەوە باوکات پەرلەمانتاری پێشووی هەدەپە قسە و باس لەسەر هەڵبژاردنەکانی شارەوانەکانی تورکیا باکووری کوردستان دەکە پێکەوە لەگەڵمان بن تاوەکوونێک کۆتای ئەم ڕۆماڵە. بەڕێزان سبەینێ سیوێکی ئەممانگە بیسەمین خولی هەڵبژاردن بۆ شارەوانەکانی تورکیا و باکووری کوردستان ئەنجام دەدرێ کە تێیدا 61,441,881 کەس مافی دەنگدانیان هەیە و 36 پارتی سیاسی کە بڕکێ دەکەن لەسەر بردنەوەی سەرۆکی 30 گەورە شارەوانی سەرۆکی شارەوانی 51 پارێزگا و سەرۆکی شارەوانی 1393 قەزا و 53,000 مختاری گوند و گەڕێک و ئەندامی ئەنجومەنی پیران دەستێ باڵای هەڵبژاردنەکانی تورکیا ژمارەیەک بڕیار و ڕێنمایی تایبەت بە هەڵبژاردننی بڵاو کردوێتەوە یەک لە بڕیارەکانی ئەوەیە کە ئەمڕۆ لە کاتژمێر 6 ئێوارەوە هەموو بانگەشەکانی هەڵبژاردن کۆتاییە بەڵام لە یەک کاتژمێری بەرەبەیانی ئەمڕۆ بڵاوکردنەوەی ڕێکلامی سیاسی لە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن قەدەغەکراوە لە هەڵبژاردنەکانی شارەوانەکانی باکووری کوردستان و تورکیادا چەند شارێکی تورکیا کاتژمێر 7 بەرەبەیان لە شوێنێکی دیکەش کاتژمێر 8 بەرەبەیان ڕۆژی سیوێکی 2024 دەست پێ دەکا و شوێنانی هەڵبژاردنتیاندا کاتژمێر 7 دەست پێ دەکا کاتژمێر 4 پرۆسەکە کۆتایی دێ و لەو شوێنانش کە کاتژمێر 8 هەڵبژاردن دەست پێ دەکا پرۆسەکە تاکو کاتژمێر 5 ئێوارە بەردەوام دەبێ. لە باکووری کوردستان و مەحمەد شاین ڕۆژنامەوان لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە بێ. مەحمەد سڵاوت لەبێ بەیانیت باش سوپاس بۆی کە لەگەڵمانی پێمان بڵێ بارودۆخی سیاسی و هەڵبژاردنەکان شارەوانەکانی تورکیا و باکووری کوردستان ئێستا چۆنە خەڵک چۆن خۆی ئامادە کردووە بۆ پێشوازیکردن لە سبەینێ کە ڕۆژێکی مێژوویە بە تایبەتی بۆ گەلی کورد. سلام بۆ وە و هەموو گۆدارن مە بەڵێ لە تورکیە هەڵبژاردن سبەی هەڵبژاردنێن هەرێمی ئانجی خوەجیهی دێن پێک بێن شارەدار رێن باژاران و ناوچەیان دێن بێن دیارکردن لە تورکیە بەڵێ وەک وەژیانەی زەمان 61 ملیۆن زێدەتری کەس دێ هەرە سەر سندۆقان لێ سبێ ji bo Kurdan wateya bê hilbijartinê ji bo civaka Kurd cudayê li milê Tirkiye wateya hilbijartinê belkî tenê ji bo diyarkirina şaredariya be anjê di nav partiyên pergalê de nav partiyê sîstemê de dê hilbijartin pêk were lê li Kurdistanê wateya hilbijartinê jî cuda ye û sibê hilbijartin lê li Kurdistanê di navbera dewletê û Kurdan da pêk were ne di navbera partiyên siyasî da dê pêk were li Kurdistanê lewra sibê wateya hilbijartinê li Kurdistanê û li milê Tirkiye ji hev û di gelek cuda ye sibê dê li Kurdistanê de xelkê Kurd şarê Kurd
دی لهمبری دولت اراده خودی لاراده خود درکبه خودی لناسنامه خود درکبه خودی لحبونا خود درکبه که ده 8 سال داوین دا ده هلبجارتن داوین دا شاردارین که گل کرد جخورا دیار کرن هلبجارتنا دا شاردارین که گل کرد جخورا دیار کرن به دستین دولت به دستین دستلتاریا AKP و MHP فاشیست ام شاردارین که گل وک اراده خو دیار کرده بو او شاردار جو پیوری هاتن گرتن جو هیل دولت و شاردار قیوم هاتن خصب کردن و هیل دولت و قیوم هاتن دیار کرد وک خصب کردن اراده خلق کرد شار کرد وک خصب کردن اراده خود بینه وک بم فکرنا ما فی هری روا اهل بجارتن دبینه که دموکراسی دا ما فی جنگر ما فی تقاز ما فی هلبجارتنه یا هلبجیرینه ما فی هلبجارتن و هلبجیرانه او ما فی کرده ابده هلبجارتنه داوین ده او ما فی کرده همولاتیه جدست کرده هاتیه گرتن اراده کرده هاتیه بم فکرن اراده کرده تنه هاتیه حسباندن لورا صبح جواکا کرد وکه لهم هلوسته که نشان داینا لهم بری به پولیتیکای دولت آزاق و زور پولیتیکای دولتی که اراده کرد تند حسبینه پولیتیکای دولتی که ناسنامه کرد چاندا کرد تند حسبینه و دخوازه تند که جواکا کرد ده صبح برسی وکی بده و پولیتیکای دولت تر لورا هلبجارتن کردستان باکوری کردستان ندنا برا پارتیان دا پیکتن دنا برا جواکا کرد و دولت دا پیکتن صبح ده خلق کرد شار کرد لک باکوری کردستانه ده هلوستا خواه لهمبره به تالانکری غزبکری دولتا ترک ده نشان بده و جاره کدن اراده یا خواه به دست خواه دیار بکر. باشه محمد بو خود دزانی هەڵبژاردن لە شوێنێکە بۆ شوێنێکی دیکە ئەمە بەسم پارچەکانە جیاوازیەکی تایبەتی هەیە بۆ نمونە لە باشووری کوردستان کاتی هەڵبژاردن دەکرێت بۆ ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک لە ماوەی ڕابردوودا کرا ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان لە پێشە هەڵبژاردننی تایبەت هەیە لە باشووری کوردستانە بۆ دەنگدانی هێزە ئەمنیە تایبەتیەکان بۆ کەسانی زیندانی کراو ئایا لە باکووری کوردستانیش بە هەمان میکانیزم دەچێت یاخود هەمووی کۆی گشتەکەی سبەینەیە دەنگ دەدەن لە باکووری کوردستان هەڵبژاردنên باکووری کوردستان وەکە چاوە لە باشووری کوردستانê دەستلەتاریya پەدێکê هەموو تشت دixwaze li هەڵبژاردنێکی wisa nedemokratik هەڵبژاردنێکی ku انجام لگور دلی خو انجام جه درخه پیک بینه هلبجارتنه که وکه کو دستلتاریا تکوز کرنه دستلتاریا خو پیک بینه پیک تینه پدکه لباکوری کردستان جه به همان شیوازه دستلتاریا AKP و MHP جه به همان شیوازه دخوازن هلبجارتن وکه تکوز کرنه دستلتاریا خو پیک بینه وکه بزاخت و زۆر باوەڕێکم پرسەکەی من وەک پێویست نەگەشتێتەوە من پرسییم دەنگدانی تایبەت هەیە بۆ هێزە ئەمنیەکانەوانی پۆلیسن ئەسکەرن یاخود سبەی بەهەڤڕە هەموو لەگەڵ گەل دەنگ دەدەن بۆ کەسانی زیندانی سیاسی زیندانی کراوان تێگەیشتم بۆ کەسێک گرتیگەهاندانە زینداناندانە کەسێک و جەزا لەوان هاتیە بڕێن ئەو نکارن دەنگ بکاربێنن لی یک و دو زوان دارازوان بردوام دکه هیچ جزا لی نهات ببرین کسی گرتی هم جیره دویجن یه حکم خوار نکارن دنگ بکار بینن لی یه گرتی دکارن دنگی خو بکار بینن زندان آنده ده دنگ بکار بینن لی هیزن تایبت یه پولیس لشکر براسته لکردستان وکه کتی زانی کردستان قاده شره 40 سال داوینه برقدانه که به همپال باکوری کردستانی هیه و دولت ترکشی جمعه به برقدان تونه بکه و برقدان کرد تونه بکه هیزن خوین تایبت لشکری
همو هیزا خویا مازن لباکوری کردستان بجی کرنه نها دما هلبجارتن نیز بو لسر و هیز خو هیز زیده تر کرن هیز خوی دنی جیانین بجی کرن او بان هیزان به دنگ بکار بینن اف هیز دخوازن بوان هیزان رنگ کردستان اراده کردان غصب کی بکن به دنگ پولیس و لشکره به دنگ لیوان پولیس و لشکره هیز اراده کرد غصب بکن جی کو جی هنک جی دنگن وان کیمن نافچه آنجی باجاروک دنگ وان کیمن به پولیس و لشکر دخوازن انجام کی لگور دل خود درخن یعنی ریبازک دن آخس کرنا اراده کرد به دست به دنگ پولیس و لشکر دخوازن پیک بینن لباکوری کردستانه لورا صبح کرد براستی کردن که باجار دنه باجار ترکیه متروپول ترکیه آن و کارکر و که خواتکار چونه دخابتن او همو جبو برسیله که بدن وان دنگ پولیس و لشکره هاتنا وانا کردستانه وگر وانا جبو بکارانینا دنگ خو وگر وانا کردستانه گل گرینگ و واتدار لورا هده پارتیا دمیجی دوی وارده خواتک گرینگ دکه یکو دبیجه دراين حرام ينكو دستلتاريا AKP و MHP بدل پولیس لشکر و عنا بجی کرنا وکا دنگ وان حرام پینا سادکه دوی لهمبر وان دنگ حلال کردستانی برا ورن دنگ خوبکار بینن ام پولیتیکا یا ام لیستوکا دستلتاريا AKP و MHP جی ام وصا بالا دار باشە مهمە خۆ دەزانیز 8 ساڵێکە بێ کە زۆربەی شارەوانەکان لەلایەن قەیوم و دەستی بەسەرداگیراوە پێم بڵێ ئەم جارە کورد چۆن خۆی ئامادە کردو بۆی کە خۆی لە قەیوم و دەست بەسەرراگرتنی شارەوانەکانی بپارێزێ وەکو ڕۆژنامەنووسێک ئەوەندەی بەدووادا چۆنت کردەوە بەڵێ بڕاستی کورد سبێ بەهەستین هلبجارتنا تنی شاردار نچن سرسندوقا کرد لهمبری به پولیتیکایا شرخواز دستلتاریا AKP و MHP لهمبری پولیتیکایا وانا غصبکار اراده لهمبری پولیتیکایا وانا که چاند و ناسنامه کرد ناس ناکن تونه دحسبینن لهمبری وان پولیتیکای دستلتاریا AKP و MHP سبه بهستین خودی درکتنا لهبونا خواه لإراده خواه لناسنامه خواه لزمان خواه لچاند خود هر سرسندوقه لورا دما که ام ناف گل دا دگانن لویده ام جگل دا پرسن سبه هونه به چه هستی هر سرسندوقه برسی وان دبیجن ام جبو هبونا خواه جبو ناسنامه خواه ام هر سرسندوقه نیکو جبو تنی دیار کرنا شاردار ام هر سرسندوقه ام بردخوازم برسی وکی بدن پولیتیکایی که اراده ما تند حسبینه پولیتیکایی که اراده ما خصف کریه ده ام وکه هلوسته که برسیفداین هر سرسندوقه لی دبیجن او 10 جارانج اراده ما خصف بکن ده تجاری نکاربن رنگ دنگ ما بگوهرینن یعنی امی هر جاری هر سرسندوقه امی هر جاری جی دنگ خو بدن پارتیا خو بدن خو و اراده خو دیار بکن لورا کرد صبح دیبوی هسته خودی درکتنا اراده خو هر سرسندوقه باشه بمان بله رکابری بحث لبینی که ده ابوس بینه هسته نگیشتم رکابری بحث که بوس بینه بول بجارنی شهروانه کانی باکوری کردستان و ترکیه صبح لباکوری کردستان وکا دست پیکی در جمنانی زمان دولت هیا و کردیش هیا بله بو کردان که رکابری بحثه دولت هیا و پارتی دن تنان کردستان پارتی کی هیا پارتی دولت و کرد لیل باکوری کردستان یکانه هیزا سرور یکانه هیزا خرد هیزا پارتیا کردان دم پارتیه دم صبح لکردستانه لی گلک باجرو نافچه کردستانه که حیله نین کرن سختکاری نین کرن دکو دولاب نین کرن ده همه سرانسر کردستانه یکانه پارتیا که سر بکرده پارتیا کردان
دم پارتیا کو کرد وکه اراده خو وکه وینا خود بینن دم پارتی کرد وکه وینا خود بینن لورا به سرانسر کردستان دم پارتی بسر کبل لی لهمبری حیله دک دلار او سختکاری حکومت جی حوجه کرد هشیار تر بگیرن جارنا دنگین کل صندوقان دکوین صندوقان به همان رنگی جو صندوقان در ناکوین دوگاهارینن ده انجام ده دوگاهارینن ده هلبجارتنی ده دوگاهارینن ده گرتکا ده دوگاهارینن ده هج جماعتنی ده دوگاهارینن لورا حوجه کرد مهمت کم خوشه یکشت من بارون که تبا ام خاله زورتر للای خلکی هم باشور هم روشالاتی کردستان زور رون نیه سیستمی ام هلبجاردنه پم خوشه لزمانی جناب تو بمان رون که تو بۆ خۆ دەزانی سیستەمی هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا دوو جۆرە بۆ گۆڕینی دەنگی لیستی پارتە سیاسیەکان بۆ کورسی ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی شارەوانی قەزاکان سیستەمی هەڵبژاردن لیستی داخرا و نوێنەرایەتی ڕێژەیی شوازی هۆندت پیادە دەکرێت ئەویش بە دابشکردنی ژمارەی دەنگەکانی هەر حزبێکە بەسەر ژمارە 1 و 2 3 و 4 و 5 و 6 و 7 و یعنی هەتا دوایی برنەوەی کورسەکەی سەرۆکی گەورە شارەوانی سەرۆکی شارەوانی پارێزگا و سەرۆکی شارەوانی قەزا و مختارەکان بەسەر سیستەمی هەڵبژاردن باس لەوە دەکرێت کە زۆرینەی براوەی یەکەم دەبێت دەمێ شەرحێکی ئەمەمان بۆکەی و کارتی شەوێ لە باکووری کوردستان و تورکیا هەر کارتێک ڕەنگێکی جودای هەیە ئەتوانی بە باشی بۆمان ڕوونکەیتەوە ئەمە چییە؟ هیوادارم تێگەشتبێتی چونکە زۆر سۆرانی قسەم کرد ئەس گەلێک کێم تێگەیشتم باشە تەنیا ئەوەندە کورتی ئەەکەم و پرسیارەکە سیستەمی هەڵبژاردن لە باکووری کوردستان و تورکیا زۆر جیاوازە لەگەڵ پارچەکانی دیکە دەستپێکیش ئەم قسەم کرد کارت هەیە هەر کارت ڕەنگی جودا هەیە باسێکی ئەوەمان بۆکە ئەو کارتانە بۆچی بەکاردێ چۆن ئەتوانرێ کە دەنگی پێ بدرێت بله لی باکووری کوردستانی وەکێ پەرگاڵا هەڵبژاردننی ها دەولەتە ترک وەکێ وەژی ئانەی زمان کو دو پەرگاڵی هەڵبژاردننی هەنە یەکێ پارلامنتەر تێن هەڵبژاردن دیەکی داجێ شارەدار ئانجێ وەکە وەجیانی زمان پارێزگەه هەڵبژاردن دەبێ ئەو هەڵبژاردنە دیارکردنە پارێزگەهایە دیارکردنە پارێزگەهدا بێگومان تەنێ پارێزگە نایە هەڵبژاردن هەم پارێزگە تێ ژمارتن مەجلیسە باژێران تێ هەڵبژاردن مجلیسین ناوچهان شهر پارێزگای ناوچهان مجلیسین ناوچهان تین دیار کردن و هر وها مختارن تاخانجی دوی هلبجارتنه دا تین دیار کردن هلبجارتنه مختاره جی لورا لکردستان نها دما کسبه کس هرن سر صندوقه باجار مزن ین وکه آمد مردین وان بانا باجار مزنن شهردار پارێزگەهین مەزن دێن بین جبۆبان باژارن پارێزگەهین شارەدارên هەر شارەدارên مەزن دێن بین هەڵبژاردن دوو ڕژێ ناوچەیان مەجلیس û ناوچە bê هەڵبژاردن لەورە sibê dema ku bajarê mezin de herin ser sindoka dê çar dengan bikarbînin hem ji bo bajarê mezin hem ji bo navçeyê hem ji bo meclîsê û hem jî ji bo muxtarên taxê ئەبێت چوار جار دەنگ بدەن یان چوار کارتی جودا بەکاربێنن چار کارتên جودا dikin yek zarfê چوار کارت بۆ دووبارەی تێیتەوە بۆمان کەرەمی خۆت بۆچی و چیە ئەو چوار کارتە؟ یەک ji bo bajarê mezin şaredar parêzgehê mezin yek ji bo navçe yek ji bo meclîs yek jî ji bo muxtarê taxê bana hemû yekî bikin yek zarfê û bavên sindoka lê yek ku bajarê mezin nebin yên dervayê Wanê Mêrdînê û Amedê yên dinê dê sê dengan bikarbînin yek ji bo parêzgeh yek ji bo navçeyên ku tê danin navçe û yek jî ji bo meclîs û dîsa ji bo taxê jî dê bikar ji bo muxtariyê jî dê bikarbînin lê şerê gelê Bakurê Kurdistanê di wî warê de şarezaye gelê Kurd jî di wî warê de şarezaye û dem partî jî di wî warê de
پرورده کسین که سر صندوقان پیوردارن پرورده کرنه همو شار خلق کرجی واره هر بجارتنه ده گله که ده آوکی زانه و پولیتیک تردگره لورا ده پسکریک چه نبه دواره دنگ داینه تنی پسکریک دنگی که بکردن صندوقا خودی درکتنه لوانه دو که و دما که بین هل بجارتن دنگین گلی کرد نین گوهارتن دما هالبجارتن اذا نين جوارتن ودحيله وسختكاري نين كرن تني بيدريب خدي داركتنا وان دنگايه او گلگرینگ دنیا سپاس دکم روشنامه‌وان محمد شاین با تایید زانیاریانی کم رو لگل بیسرانی رادیو دنگی گلا باشد کرد روزی که خوشتانه باد سپاس کم سلام و ریز جبو و جبو گوداره والله ام مسألة الشاردارية تري ضرباز بويا شبر بيا كل شيء عم دبيشن ين حتى كنها خوش ما دور كريا دلي ويج مشكيا يا ام دسته براتيه دريجي واندكن ام دبيشن افدر مالا ويا خوش ما مرزان لتورکیا و باکوری کردستان 30 گەورە شارەوانی 51 شارەوانی شارەکان 973 شارەوانی قەزاکان 390 شارەوانی ناحەکان هەن 20745 ئەندامی ئەنجومەنی شارەوانەکان و 1272 ئەنجومەنی گشتی شارەکان هەن هەروە 50336 مختاریش هەڵدەبژێرن دەچمە لای هیوای سید سەلیم لە باشووری کوردستانەوە ئەندامی مەکتەبی سیاسی حەزبی زەحمەتکێشانی کوردستان هل لسر هالبجارنەکان لەگەڵ مانەبێ کاکیوە سڵاوت لەبێ دنیاک سپاس بۆی کە ئەمڕۆ میوانی ڕادیۆی دەنگی گەلی سڵاو بێوەش زۆر سپاس هیوای سەرکەوتن سپاس دەکەین بۆ خۆ دەزانی کەس بێنێ هەڵبژاردننی شارەوانەکانی باکووری کوردستان و تورکیا بەڕێوە دەچێت جەنابیشت با لە وتارەکەی بەڕێستەوە دەست پێ بکەم وتارێکت نووسی بوو بە ناوی ئەوەی برای هەڵبژاردن ئەستەمبول براوی هەموو تورکیا دەبێ باس لەوە دەکەوەی ئیستەمبول بباتەوە کەەوە وایە هەموو تورکای بردەبێتەوە شیکەڵ بژاردننی ئیستەمبولی دۆڕاندەبێ هەموو تورکای دۆڕاندۆ بۆ ئەم نەزەریە لای جەنابەت دروست بووە دەمێ سەرەتاوەمان بۆ ڕوونکەیتەوە دواتریش پرسی ترمانە بێت زۆر سپاس بەتەکید هەڵبژاردنەکەی ئەمجارە هەڵبژاردنێکی گرنگە بیستەم خوری هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانیەکانە بۆ جارێکی تریش کورد وەکو هێزێکی سیاسی بەشداری چێبەرچێکە دەکات لە ژێر چەتری دەم پارتی تەرکیزەکە زۆرتر لەسەر ئەستەمبۆڵە وەکو کوردستانی پێنجەم کوردستانی بچووک لەبەرەوەی دەزانین لە ئەستەمبۆڵ 5 میلیۆن کورددا نیشتجێی ئەستەمبۆڵ هەیە لەو 5 میلیۆنە 1 میلیۆنی مافی دەنگدانی هەیە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ڕێژەی کورد لەوێ زۆر بەرز بۆتەوە لە 2014 تا 13 دەنجی بەدەستهێناوە ئەستەمبۆڵ گرنگجیەکی خۆی هەیە ئەم قەوڵە قسەی گەورە سیاسیەکانی تورکیا پێشتر کە چێبەرچێ لە نێوان جەهەپە و ئەکەپە بووە پێیانوا بووە ئەوەی کە ئەستەمبۆڵ بباتەوە تا هەموو تورکیای بردەوە بەڵام دەزانین لە هەڵبژاردننی 2019 ئەکەپە پارتیدات و گەشە پێدان ئەستەمبۆڵی لە پاڵ شارەکانی تر دۆڕاند ئەستەمبۆلی دۆڕاند ئەنقەڕەی دۆڕاند ئیزمیری دۆڕاند مێسینی دۆڕاند لە ئێستادا ئەستەمبۆڵ یەکلاکەرەوە دەبێت بەو پێی کە پێگەی ئەو شارە لە ڕووی سیاسی و اقتصادی و ناوبانگی مێژووی ئەو شارە کە پێشتر پایتەختی دەوڵەتی تورکیا بووە ململانەیەکە لەوەیە ئەوەی کە هاوچێشەکە دەگۆڕێ دەنجی کووردە لەوێ دەنجی دەم پارتیە لەبەرەوەی دەزانین کو باسم کرد سەتادە زۆرە ڕێژەیەکە کە دەتوانێت زۆرێک لە هاوچێشەکان بگۆڕێ هەڵبژاردننی ڕابردووی سەرۆکایەتی کورد لەوێ دەنجیدا بە کاندیدی ئۆپۆسیۆن کەمال کلیژدار ئۆغڵو لە ئێستادا زۆر ژیرانە مامەڵی کردووە کاندیدی خۆی هەیە بەڵام دیسانیش ئەو بە مامانایی ئەوە نییە کە لەوێ کورد مناوەرەی سیاسی نەکە لەو مناوەرەیە تا ئێستا دەم پارتی باشی هێناوە باشە ئەگەر کورد لە ئیستەمبوڵە مناوەرەی سیاسی بکە چی بەدەستهێنێ کاکیەوە
سەرۆکۆماری تورکیا ڕۆژی هەینی باسی لەواکر ئیستانبول 5 ساڵ تەمەنی بە فیڕۆ چۆ نایڵین جارێکی دیکە لە دەستمان بچێتەوە ئەگەر کورد مناوەرەی سیاسیکە لە ئیستانبولدا چی قازانج دەکات؟ هەردوو ئەزمون هەیە ئەزمونی ئەوەی کە کورد لەوێ پشتیوانی کاندیدی ئۆپۆسیۆنی کرد 2019 کە ئێستا ئەوەی لە سەرۆکی شارەوانی ئەکرەم ئیمامۆغڵو بە دەنجی کورد لەوێ دەرچوو ئەزمونی تریشمان هەیە کە لەوێ کورد کاندیدی خۆی هەبووە هەموو لایەک دەزانین بە سەتادەی کورد ناتوانێت سەرۆکایەتی شارەوانی لەوێ بباتەوە سوودەکان لەو مانۆرە سیاسەیە ئێستا ئەوان گلەیەکیان لە هەردوو لا هەیە لەلایەن دەسەڵاتە هەیە کورد لەوێ دەمپارتی دەڵێ دەسەڵات تا ئێستاش سیاسەتی ئینکارکردنی مافەکانی کورد پەیڕۆ دەکا ئەزمونی ئۆپۆسیۆنیشمان هەیە ئەکرەم ئیمامۆغڵو لە خلالی 2019 تا 2024 لەو 5 ساڵە شتێکی ئەو تۆی نەکرد بۆیە حەق خۆیەتی کورد لەوێ ئەو مانۆرە سیاسە بکە ڕەچاوی بەرژەوەندیەکانی خۆی بکە بەرژەوەندی ئەو لە چی دابێت لە چی دابێ بەڕاستی ئەوە ڕەچاو بکە یەکەم سوود کە من دەیبینم لەوەدایە کە جارێکی تر خۆساخکردنەوە لەسەر یەکێک لەو دوو کاندیدانەی دەسەڵات یان ئۆپۆسیۆن نەبێتە هۆی پەرتەوازەیی دەنگەکانی دەمپارتی بینیمان هەڵبژاردننی 2023 پەرلەمان و سەرۆکایەتی کاریگەری نەرێنیە بوو لەسەر دەنگەکانی هەدەف لەوێ لەبەرەوەی کورد خۆی ساخ کرد بۆ ئەوەندەی سەرقاڵی ئەوە بوو دەنگ بۆ سەرۆک کۆمار کۆکاتەوە کە پشتیوانی کە کاندیدی ئۆپۆسیۆنی دەکرد سەرقاڵی کاندیدەکانی پەرلەمانی نەبوو بۆیە ئەو زۆرێک ناڕزایی لە ناو هەدەپە لێ دروست بوو کە دواتر ناوەکەی بوو بە هەدەفەوە بۆ ئێستا جگە لە بەرژەوەندی خۆیان وەکو دەمپارتی بەرژەوەندی کورد لە تورکیا و باکووری کوردستان حەقە ڕەچاوی هیچی تر نەکەن چێ لەو دوور دەربژێرە زیاتر لە کورد هاتە پێش ئامادە بوودان بە مافەکانی کورد و دەمپارتی دابنێ حەقە پشتیوانی لەوە بکەن ئەجینا کاندیدی خۆی هەیە و ئەوە لە بەشێک لە بازنەکانی ناو ئەستەمبۆلیش دەتوانێت ڕکابەری بکە و کورسی بەدەست بێنێ بەڵام بۆ ڕکابەری پۆستی سەرۆک شارەوانی ئەستەمبۆل بەڕاستی دەبێت ڕەچاوی بەرژەوەندی خۆیان بکەن وەکو دەمپارتی باشە پێشتۆ لەگەڵ مەحمەد شاین ڕۆژنامەنووسێکی بە ئەزمونە لە باکووری کوردستان و تورکیا گفتوگۆی کەشەوەی سیاسی و خۆ ئامادەکردنی هاوڵاتیانمانە کرد باسی لەوە دەکرد کە ئێسام هەڵبژاردنە لە نێوان حەزب و لایەن و تاک و شەخسانیە لە ناو لە بینی دەوڵەتی تورک و کوردایە بۆ خۆت ئەزانی کە 8 ساڵێک دەبێت سەرجەم شارەوانیەکان قەیوم دەسی بەسەردا گرتووە کاکیوە پێویستە کورد جارێکی دیکە چۆن خۆی ئامادە بکە بۆی ئەم شارەوانیانە بەدەست بێنێتەوە بۆ ئەوەی کە قەیوم دەسی بەسەردا نەگرێتەوە ئەگەر ئەو هەڵانەی پێشتر کراوە پێویستە چییە کە نەکرێت یەکێ لەوانە ئەوە بوو کە باسم کرد یعنی پرسی پۆستی گەورە شارەکان مۆترۆپۆلەکان لە ئەستەمبۆل لە ئەنقەرە لە ئیزمیر بەڕاستی بە شێوەیەک بێ کە ڕەچاوی بەرژەوەندەکانی کورد بکرێ ئەو یەک لەسەر ئاستی گەورە شارەکانی کوردستان لە شارەوانی پارێزگاکان و قەزاکان و ئەوانش کوردکان لەوێ هەدەپە کاندیدی خۆی هەیە یعنی شەڕی خۆی بکە شەڕی بەوە کارەتی هێزەکانی تر ناکات چکە بە ئەزمون دەرکەوت یعنی ئەوانە هیچیان لە بەرژەوەندی مافەکانی خەڵکی کوردستان نین ئەوەی من متابعەم کردی وەکو چاودێرێک لەسەر هەڵبژاردننی باکووری کوردستان لە ئێستادا ئەو سیاسەتی پەیڕۆ دەکرێت بۆ ئەو هەڵبژاردنە سیاسەتێکی یەکجار دروستە کورد خەمیەوەیەتی ئەو شارەوانیانە لە دەست قەیومە داسەپاوەکان دەست بێنێتەوە قەیوم جارێکی دۆکو خۆیان ئیدعای دەکەم دەنێرنەوە ئەنقەڕە ئەوە سیاستێکی زۆر دروستە و جارێکی تریش ئەو متمانەیە لە نێوان دەنگدەری کورد لە شارەکانی کوردستان و لە بینی ئەو بەربژێرانەیان دروست دەبێتەوە کە چیتر ناسنە ژێرباری حکومێکی داسەپاوی ئەنقەڕە کە خەڵکێکیان سەپاند بەسەر خەڵکێک کە بە نوێنەرایەتی خەڵک لەوێەوە دەرچوون من پێم وایە زەمینە لەبارە باشیشە ئیشی باشیش کراوە ئەوەی تا ئێستاش تابعەمان کردووە یعنی لە پرۆسەی دەستنیشانکردنی کاندیدەکان کە بە پێش هەڵبژاردنێک کرا نێوخۆی دەمپارتی لە پرۆسەی ڕیکلامەوە توانرا قۆناق
ڕووداوی زۆر گەورە قۆستراوە بۆی کە بتوانن بە سوود بۆ پرۆپاگەندی هەڵبژاردن بۆ کورد بیقۆسرێتەوە. یەکیان ئەو کەمپینەی لە مانجی یەک بۆ ئازادی بەڕێز ئۆجالان کرا، دووەم لەوەی 8 ڕۆژی ژنان ئیسێم نەورۆز بوو لە ئێستاشدا کە کەمپینەکە تا ئەم ڕۆژ بەردەوامی هەیە. کەمپینی زۆر سەرکەوتووە بڕوا دەکەم لەوێ دەم پارتیم زار بتوانێت ئەو ئەنجامە بەدەستبێنێ کە بۆ تێدا. باشە، ئەنجامی ئەم هەڵبژاردنە هیچ کاریگەریەکی ئەبێ بۆ دەست پێکردنەوەی پرۆسەیەکی نوێی چارەسەری و گفتوگۆکردن؟ دوو ئاڕاستەی سیاسی زۆر زەقەیە. یەکیان بەرەی شەڕە کە ئەردۆگان تەفسیری دەکات و چاوەڕێی دەرەنجامەکانی هەڵبژاردن دەکات کە ئەو پێی وایە ئەگەر سەرکەوتوو بێ لە هەڵبژاردنەکە دەتوانێت مەسەلەن ئەو ئەجندای خۆی دەیەوێت کە ئەجندای شەڕە سەر بخە. بەرەکەی تریش ئەوەیە کە ئەو پەیامەیە کە لە نەورۆز ڕاگەیەندرا لە نەورۆزی ئامەد کە داوای ئاشتی دەکەن و پێشیان وایە ئاشتی لە تورکیا بە مخاتبگرتنی بەڕێز ئۆجالان و ئیمرالی سەردەکەوێ بە تەنیا بە یەک کەس ناتوانێت سەرکەوێ. بۆیە پێم وایە بە سەرکەوتنی هێزی ئیرادەی ئاشتی خوازانەی کورد لەو هەڵبژاردنە دەتواندرێت بەڕاستی زۆر شت بەڵێ زۆر لە معادلەی سیاسی بگۆڕدرێت، بە تایبەتیش بە قازانجیەوەی دەستپێکردنەوەی پرۆسی ئاشتی. معادلەی سیاسی لە دوایم هەڵبژاردنە لە تورکیا و باکووری کوردستان هیچ کاریگەریەکی دەبێت لەسەر باشووری کوردستان و بە تایبەتی هەولێریش؟ 100% لەبەرەوەی دەزانین لە ئێستادا تورکیا و ئەکەپە و بەرەی ئەکەپە مەهەپە جاڕی شەڕی داوە لە دژی هەرێمی کوردستان بە شکست خواردنیان لەم ئەوە احتیمالە ئەو ئەجندای شەڕا پەیامی شەڕا بەڕاستی شکست پێ بخوات. بە تایبەتیش ئێستا دەزانین هەرێمی کوردستان لە بەردەم پرۆسەی هەڵبژاردنە دەستوەردانی تورکیا لەو بارودۆخە و بە تایبەتیش ئەگەر خۆی بە بەهێزەوە ببینێ و بەهێزەوە لەو هەڵبژاردنە دەرچێ بڕوا دەکەم زۆر خراپ بۆ هەرێمی کوردستان دەستچێتەوە. دنیاک سوپاس دەکەین. هیوای سەیسەلی مەنداوی مەکتەبی سیاسی حەزبی زەحمەتکێشانی کوردستان لەگەڵمان بووی. ڕۆژێکی خۆشتان هەبێت. بەڕێزان لەگەڵتان بەردەوامە بین. دواتریش میوانێکی دیکەمان دەبێت. ئەندامی پێشووی هەدەپە پەرلەمانتاری پێشووی هەدەپ فەلەکناس ئوجاپەر لەوەی بچینە لای خات و فەلەکناس ئەندامانی هەدەپە لە باشووری کوردستان لە لێدوانێکی تایبەتدا بۆ ڕادۆی دەنگی گەل باسییان لەوە کردوە پێویستە گەلی کورد بە یەکدەنگ داوای ئازادبوونی ڕێبەر ئۆجالان کات چونکە و دەتوانێت ئاشتی بێنێتە ئاراوە و کۆتایی بە خەنڕشتن بێنێت. 25 ساڵە بە کۆمپڵایکە ناونەتەوی دەوڵەتی ناونەتەوی و هووانە سەر و کاپۆ هاتە گرتن سەر و کرێبەری گەلی کوردە ئەم vê کۆمپلۆی لانەت dikin û şermezar dikin ew dewletê ku nava vê komployê dabûn duway ewa nêzîkî 3 sala ziyatır e teqrîben 26-27 mange ji serok rêber tu agahînayî girtin û tecrîtê dane em vê tecrîtê jî qebûl nakin û tavîkî bêguman em azadiya serokatiyê dixwazin tecrîtê jî qebûl nakin. دوای meşa azadiyê dest pê kiriye hemû deverê Kurdistanê hez dikim heçer parçeyê Kurdistanê tevê vê meşa azadiyê bin û em jî tev lê bibin bi daxaniyê xwe tevê lê vê meşê bin û piştgiriyê binê serkeftiniya xelkê Kurd e ez bi wê hêviyê me hêvîdarim ku xelkê Kurdî hemû hişyar be û ev ê bibîne tecrîtê jî lanet dikin carekê din serokatî gereke wextekî ginda tecrîtsera be û hevdîtin wernekirin û azadiyê dixwazin bangewaziya me ji heçer parçeyê Kurdistan xelkê Kurd û welatparêz aşîtê xaz e ku hemû revne sepiya ku hemû bi awakî girîng revne ser xwe da û azadiya serokatiyê bixwazin em hêvîdarin ku yê rabin. Tecrîta li ser serokapû ez şermezar dikim. Di 15 manga Şubatê di nû di niha vir da
دست دشمن دایه کرنا حبس زندانه سرکاپو تدی رهبر گل کرده رهبر هر 4 پارچه کردستانه و 35 مانگانه 35 مهانه اید بند تجریت دایه نه مالبات نه حوال خان نه مروات مروی خان کسی های خالی نه امو تجریت شرمزار دکن پیوسته که سرک آپو هر کس لی خودی داره و تدی بوی ویجی امجی داخویانی هم وایه که هر 4 پارچه کردستان لی خودی دارن و امجی دهیوینه که روکا پیشت دمکا کنده که وره آزاد کرن روبریا گل کرد بردوام که و هیویا موایه ام وید خوازن یا گل کرد ام بیجن یعنی ای که ذاتن که بی از کردم که خانناس کروه زانه که سروک آب و 25 سالن وی لبر ما همی گل کرد بوی زمان ما بوی آخافتنا ما بوی چاندا ما بوی هنر ما و تدی خواد امها کریم بحثونی یعنی تمن خود رو ام بیجن تدی گشتی 75 لبر مدا امها کریه ام دغازم که سرک آب و داره که 4 سره که بوی گل کرد ما همیه هر 4 پارچه کردستان که تدی تشتکی باش در خینه که پرسکریس که گل کرجی به سرک آب و قطحینه و نه اوه که یعنی که 4 سر بوه ام دفعه هیویه که دم کنده داره که 4 سریه یعنی براست ئێستا ڕکابەرێکی ئێجگار بەهێز لە نێوان دەم پارتی وەکو حەزبێکی سەرەکی لە تورکیا و باکووری کوردستان و ئاگ پارتی بەڕێوە دەچێت لەگەڵ خاتوو فەلەکناس ئوجا پەرلەمانتاری پێشووی هەدە بە گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و خاتوو فەلەکناس سوپاس دەکەم بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی ئەمجی سپاس دەکەین و دەرفەتامە بوونە میوانێ وە سپاس دەکەین دەمەوێت پێمان بڵێ ئێستا دەم پارتی چۆن خۆی ئامادە کردووە بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی باش بڕێوە بچێت و بتوانێت زۆرترین دەنگی گەلی کورد بەدەست بەرێت دەسەری دە سلااو و ڕێزی خۆش بە هەمی گودەروانە دەخوازم بشینم بڕاستی ژی مەهێکی گەلێکی گرنگ و دیرۆکیە ژبەک و ئەv مەh دبن پێشنگتیە ژنێ دە هەشتێ ئاداری مە پێشوازی کرد مە ڕۆژە کۆمکوژیە حەلەبچێ و یا قامشلۆ دەرباز کردمەها ئادارێ دێ bi coşa 21 ئادارê Nevrozê bi rihê serkeftin û berxwedanê di sêviyekê adarê de jî mizgîniyeke xweş em bidin tevaya Kurdistanê û gelê Kurd serkeftina hezba me divê hilbijartinê de ya şarevanê de çi qasî bi serkeftî ku me bi serkeftineke mezin em pêş bikevin. Niha em dizanin ku sistema AKP û MHP tüm li ser dijminatiya gelê Kurd xwe ava kiriye û van 8 salên dawiyê bi qayîman bi siyaseta qayîman rê li pêşiya demokratîkbûyîna şaredariyan li pêşiya demokratiya herêman ji gelê me re ji namzetê me re ji şaredarê me re bi qayîman bersiva me da gel ev sistema wan qayîmî qebûl nekir em li hemberî vê biryarê da ketin kolanan qadan û divan 8 salên dawî de hemî destkeftiyên ku şarevanê me dest girtibûn hikûmeta AKP û MHP bi diziya xwe ji ber ku diz kirin bi hemî diziya xwe bi rantê hemî parçê xebatê me di bajaran de ji ber ku negihîje destên Kurda firotin yan jî teslîmê dewletê hate kirin. Yani ev dijmineteke herî mezin hate nîşandan gel jî vêyekê baş dibîne û divan hilbijartinê dawiyê de jî ya parlamenterê ku me namzet li İstanbulê dernexist gel pir merexdek got em dixwazin û li hemî bajaran namzetiyê xwe derbixînin. Pêwîst e Kurd bi dengê xwe hêza xwe nîşanî her kesî bide. Ji bo wê divê hilbijartinê de
جي اسطنبول بگره هاتانکی انقره جي حمی متروپولین باجار متروپولین ترکیه بگره هاتانکی کردستانی من نامزدی خو هفسروکی خو شهروانی شهرداری مدرسه نشان کرد نه خبات من بداوی بونه اما بیشتر هفته داوی بریار هر بجارت نیچیده به به میتینگن خو به زیارتا گندین خو جگند مدرسه فکر مال به مال کلان نافچه لناوندی همی رخصنی سیویل جواک رخصنی جوانا ایجنا به همی بشه جواک کرم هات باه جی کارکرا بگره حتی نکی کارکری دمسالی بگره جی کارگاهان من زیارتی کرن همی دوران به یک پیشوازی که مزن هات گرتن گوگل هن سیستما هفسروکاتی به نامزدین خو و پشتوانی خو به پارتی خو دست نشان کرد امکارم بیشن نوروزی ده مدید گل همو باجار کردستانی دوری که ممتین چیکرن من نوروزی خو درخستن بچوینا هفسروکان زیارت کرنا شاندین سیاسی گل باجار انگریان به جوشه که گله کی مزن هات دست بیک امکارم بیشن مشا آزادی گود شوبات ده جبی آزادی برز اجلان دست بیکر او مشا آزادی ایرو بردامیا بدیکن وجبی کو بگیجه فینال اوی هر کس دزانه کو گوهارتن تنی به چاره سرکرنا پرسکریکا به چاره سرکرنا پرسکریکا کرد راکرنا تجریده اف پرسکریکی دموکراتیک بودن ترکیه کاره به چاره سرکرنا باشه ما نوروز و ببینیم بلیم نوروزه که درفت با دست بکرنوی پرسی چاره سری گلی کرد يعني نها الصبيجن تتكلتي ما بدولة تركيا هبدتن تنه بله قد هبدتنا كي عشتي يعني هبدتنا كما جدا نهاتي كرن أبي كمين يا ديمين كوركرنا تجريتي لسر برز أجلان جبوي وياكي جبوي كبرز أجلان نأخذه كبرز أجلان بأخذه ويا عشتي بأخذه برز أجلان هبدتنا خوي داوود تشجو جو از لوی دری سکنیمه و دکارم پرسکریکا کرد دناب یک هفته که ده چاره سر بکن لی بلی اردوغان شگود گو پرسکریکا کردتونه پیواجا آشیتی کتیه بوز دلابی اساس بگوتنا پیواجا آشیتی کتیه بوز دلابی ایدی دری مرگی حاطر بکرن و کمکوژی و ایریش قاتلیام سرگلی کرد برفره بون و مزن بون و ایروژی بردوام دکن ایروژی تخوازه اپراسیونه که در ویسینور لنبری باشور و روجاوای کردستانی بده مشاندن حتی نکی شنگالی در روجاوان ده خاریته که گلکی برفره او دخوازه به وی اپراسیونی دنگ نجات پرستان جبی خو بگیره جبی کو اردوغان قازانج که بخول بجاردنی خوی جبی کو قازانج بکه وی اپراسیونی دست بکه لی بری سرکفتنا میتونه جبی کو قریزا کو ایرو لترکیه هه قریزا اکونومیک قریزا سیاسی قریزا جواکی یا حقوقی یا عدالتی ما في جنا ما في جوانان تشتك بي ولاتي نماي إيرو تاني بزينيتك شر حكومتك كو تاني لسر شر هاتي آباكرن فيزيونك وي تاني بسر دست كفتي كرداج دستي كردان در بخينه دجمناتي خود دمشاندن نجات پرستی دخوازن پیش بخینن الهمبری ویجی گلی کرد يجي حفت صالية هطاني كي حفت صالية لحمي قادان دوان هردوك مهين داويدة نشان دا قوتن أم الفيدرينة شوا أم دو هبون أم إيرو جهنة أم الفيدرين أم لدنيا خو خوي دركبن أف برخدانا قال ودري إمرالي جيبكي برخدانيا قال وتجريتا إمرالي جيب درا كرنج بيكو دري قرتيجاها بابا أف سكن أف برخدانيا قال مساج هاري مازن جبي أردوغان جي تخواست كردا تنبكي تتخوازي إرادة كرداج دستي وان در بخيني سياسة مدار كرد حبس دكي دستي وان كلبچه دكي لي بلي ام دش بارتي خبر نادن ام دش النگاريا خبر نادن ام لوي درينه تكوشين و برخوتانيا خو امي مزن بكنه كوبونوي 1 مليون زياتر بنزيكي 1 مليون لنوروزي آمده
مسجێکی کاریگر بوو بۆ ئەردۆخان تا پێی بڵێ ئێمە لەم هەڵبژارنەدا دەنگی براوە دەبین؟ یعنی ئەس باوەڕ دەکەم نەتەنێ مەساژە لە ئامەدی دەرکێت لە ئیستانبولیژی کو بە ملیۆنان کەس داکەتن قادێ لە مترۆپۆلین تورکی تەوایی کو جۆشێکی مەزن گەل خۆدی دەرکەتن ئیرادا خۆدانی هەر کەس دیت بمساج سه مساج هبود بین افروزیده یک جبی خودی درکتنا برز اجلان جبی آزادیاوی حمله کو نها دست بکریه پشتوانیا به حمله کو هاته کرن جبی آزادیا برز اجلان جبی کو همی قاده نوروزه بیک سلوگانه کی بیجی سرک آپو باشه یا دیومین تبی همی سیاست قایمان سیاستا کود خوازه دوزا HDP قد خبکه پارتی HDP زختی کل سر سیاستا دموکراسی کود نمیشاندن گل و درگوت از پشتا پارتی خومه از به پارتی خوره بیک هیز لی خودی درد کردن یا سیاسی جبوی آزادی جبوی چارەسەری ام زیدرینه برسا کرد گرک دموکراسی ورد چارەسەر کرد باشه هر لسرتای قصه كانت باسی اوید کرد که 8 ساڵە بێ لە ڕێگەی قەیوم و دەست بەسەر شارەوانیەکانی کووردا گیراوە دە پارتی چی دەکا بۆ جارێکی دیگە ئەم شارەوانیانە بخاتەوە دەستی خۆی گوری برنامه گناه شارداری من نامزدی من درخستنه هر روز بگرد پاروکرین خود چه دیکن دچن ناف گل هر کس دبیجه هیویه me partiye deme yani bajarın Türkiye'ji metropolün Türkiye'ji gelek röportaj çibun gelek kes çibun dema da ahvin dibijin eko dikari ve aşitliği ve azadi bir revi valati ev partiye yani ev gotine ki geleki giringe mel Ankara'yı jidit dema em dakhabat edebun jmara digotin avan partiye tiştek bir menekir edi un heviya mene ابواب باور کو اون کاری من تشتکی بکن چون که هون لسر اساس خود مینم یعنی ما جبوی کو خبات شارداری وکری زلالکری بگره پاروکرین شی و بی گره که اف خبات همی بگره بره بشاندن بی گل تو نکاری خباته که شارداری بکی جبر کو شاردار لهندری شارداری ره بریاری کوتی ساندن پروژه کوتی نه پیش خستن بی اراده وی گلی گرکه بیت شکرن جبی خدمتا گلی وان باجاران گلک خباتن زندی گلک خباتن خوش و گرین هاتنه آماده کرن جبی کو کاری به برسه مدید دبرک وک جزیره دوله هی رابو جبر بارانه حميري اب 8 ساله دستي قايمه ده جزيره بوطن باجار حميد بني افيدا ما قاناليزاسيون وانتنه يعني دولت تشدكه حمي باري كوهاتيه جبوي هم كاسي فكري وان دي باريزه نقلي باجار دي باريزه جبي رانتا خوي جبي كو تشتي او دخوازه بكاسي خوي دردور خوي دزیا خو مدی قایمه مردینه مصرفی که چقدر مزن کرن بقضایف و بپاقلوی بملیون پره ترک بکار آنین یعنی ابو چه معنی که حمید دزیا خو کرن و ایرو سردوزگر لهمبری وان شاردارین ایل بالار الامدی جی المردين جي قالك جار هاتن قهارتن جي جبر كو تمو دايم خرابي كرن هات دركته هولي كو اف قايم دزين دولتنا يعني دزين دولتي هاتنا سركار دزيا مال يا قال دكن جبر وي قال ما بحساب برس ودسي يكي اداري ده دما بتش صندوق دنگه خب کار بینه وی وانش تبا بینه پیشا خو تشتی کو قایم چی کری دجمناتیه کو بزمان کردی را کرن ناوی کردی کو جهولی را کرن هیکلین کردی را کرن دبرین کو کنسرین کردی هبون همی تئاترو چاند هات قدخ کرن وی برسوا هری مزن گل دسی کی علاری نکات جبیر نکه و دما بچه دنگه خب کار بینه دنگه کی جبی آزادی لبده لهمبری فاشیزم اردوغان و دنگه خب کار بینه دنیا سپاس فلک ناس اوجا پرلمانتاری پیشوی هدف کرد
بەڕێزان ڕووماڵی تایبەت بە هەڵبژاردننی شارۆنەکە